گوندێک بۆتە نیشتیمانی گامێشەکان. لە گەرمەسێر لە کەناڕووباری سیرواندا گوندی ئازادی سەر بە ناحیەی مەیدان هەیە. خەڵکی ئەم گوندە زیاتر لە 200 ساڵە خەریکی بەخێوکردنی گامێشن. ئێستا بووەتە پەناگەی ژیان و بەخێوکردنی سەدان گامێش. حاجی ساڵح دانیشتووی گوندەکەیە. ئەو دەیان ساڵە خەریکی کاری بەخێوکردنی گامێشە و ئەزموونێکی زۆری لە بوارەکەدا هەیە. شیر و ماست و قەیماغ و پەنیر بەرهەم دەهێن و بۆ شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانی دەنێرن. ئێمە زیاتر لە 200 ساڵ ئێمە لەم گوندن ئەو هەمومان خەریکی حیواندارین و بالئەخەس گامێشمان هەیە، کەم حیوانی وردە و وڵاقمان هەیە لە هەموو چشتی گەرەکە، شوێنی باشی گەرەکە، لەوەریج باشی گەرەکە، قەیماغی لێ دەرەچێت، ماستی لێ دەرەچێت، پەنێر لێ دەرەچێت، کەرەی لێ دەرەچێت. شیرەکەی دوونەوە شیر هەیە، شیری چەور و شیری چەوری دەرەچێت. بەرهەمەکانمان ئەچێتە ناو هەموو شارەکانی کوردستانە. گامێشەکان جگە لە خواردنی زۆر پێویستیان بە ئاوی ڕووبارەکان و چاودێری پزیشکی هەیە. جاسم محەممەد هاوڵاتیەکی تری گوندەکەیە. دەڵێت بەخێوکردنی گامێش ئەرکی قورسە و تێچوویەکی زۆری هەیە. ڕووی لە کەمبوونە بازار گران بوو، علەفەکەی گران بوو، کاکەی گران بوو، مەسرەفەکەی زۆر گران بوو. ئەوەی مەسەلەن 100 گامێشی هەیە، مەسروفێکی زۆری گەرەکە بۆی ناکرێ، ئیتر مەجبورە لە گامێش ئەفرۆشێ و ئەیداتە ئەمەکیان بەخێویانەکە. تەنی علەف ئەو کاتە بە 100 دینار 200 دینار سوێسری بەم دواییە بوو بە 500,000 بە 600,000 ئیسە 500,000 لەکوێ و 600,000 لەکوێ. دانیشتوانی گوندەکە نیگەرانن چونکە ژمارەی گامێشەکان لەم گوندە زۆر کەم بووەتەوە. دەڵێن حکوومەت هاوکاریان ناکات لە پێدانی ئالیک و چاودێریکردنی پزیشکی و دابینکردنی پێداویستەکانیان. بۆ یەگەروا بڕوات گامێشەکان بەرەو لە ناوچوون دەچن. دکتۆرەکانەژی لە ئێرانە نازانم لە دەوڵەتەکان هاتووە، هیچ چارەسەری نەبوو. حکوومەت بە هەموو شێوەیەک یارمەتیمان نادات. لا ئەگەرەوها ئەڕۆت بە میگرانی و بێم حکوومەت یارمەتیمان نادات گامێش نامینێت، یعنی زۆر کەمە بێت. ئیسە جارێ لە سلێمانی و لە سایق نەما کەم زۆر یعنی زۆر کەم ماوە. ئێستا ژمارەی گامێشەکان لەم گوندە بە ڕێژەی نزیکەی 150 کەمی کردووە. جاسم محەممەد باز لەوە دەکات پێشتر 120 گامێشی هەبووە، بەڵام ئێستا خاوەنی تەنها 45 گامێشە، چونکە بە تەنها و بەبێ هاوکاری ناتوانێت بەردەوام بێت لە بەخێوکردنی ئەو ژمارە زۆرەی گامێش. ئەو نیگەرانە لە مەترسی لە ناوچوونی ئەم ئاژەڵە. 120 سرم بوو، 120 سەربیە وڵاخ مانگان بوو، تقریبان 40-50 مانگان بوو. 120 سەرەکە ئیسە گەیە 45 بە زەحمەت مەسروفەکەی گرانە. خۆی زەحمەتەکەی چییە؟ زەحمەتەکەی مەسەلەن 2 نەفەرەتوانی هەر هەمووی بەڕێخاتۆ، ئەی دۆشی علەفی ئەداتیە، ئاوی ئەداتیە، دەرێ کاتە سەر ئەو چەمە ئاومان زۆرە لە خواوەزیە، خاکمان زۆرە، لەوەری زۆرە. لەگەڵەوەی لە ڕابردوودا گامێش سەرمایەکی گرنگێم گوندە و بەشێکی هەرێمی کوردستان بوو، لە چەندین ناوچەی جیاوازیش بەخێو دەکرا، بەڵام ئێستا ژمارەی ماژەڵە زۆر کەم بۆتەوە، بۆیە مەترسی لە ناوچوونی یەکجاری لە هەرێمی کوردستان لەسرە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، گەرمیان.